جا ئەوە خاڵی یەکەم قسەیەکتە بوو لەسەر بابەتە بەڵێ ئەفوو ئەو بابەتی کە باس کرد بەشی بە ئاگا و بێ ئاگایی مەشک زۆر جوان بوو کە جەخت دەستەری کردەوە هەمان ئەوەیە کە لە بابەتی دەنوو زین دەخینین تیۆرەکانی فرۆید بزەبت و هەروەها ئەو بابەتی کە باس شت کرد کە گوتت بۆ نمونە فێربوونی ئۆتۆمبیل و ئەو شتانە ڕێک دەبتە بابەتە ڕۆتینیا دیانی ها زۆر دەکەی بیستە ناومێش کرد ڕێک ڕاست ئەوە ئیشی لەسەر دەکات ئەو بەرمەجەی دەکەی مێشتی خۆت بەرمەجە دەکەی بەڵام ئەگەر بێت و شتی باشی تێکەی ئێستا یەک لە خزمەکانی خۆمان پۆلی 12 بوو هاتە لای من گوتی مامۆستا بە جددی ئەمە زۆر حەزم لێ دەرەزە بینم نمرەشی بەرز بینم بەڵام ناتوانم دەمگوت لۆ ناتوانانی لەگوول لەبەرەوەی زۆر کەس پێم دەڵێن دەڵێن قودرەتی و توانای و ئەوەندە نییە خزم و کەسە نزیکەکانم ئەها خزم و کەسە نزیکەکان کەواتە ئەوان دێن بە تو دەڵێن ناتوانانی ئەتوو دەرەجەت پێ نایە یعنی خۆت هەموو ئینسانە قودرەتی هەیە هەموو ئینسانێک توانای هەیە بەڵام چونکە لەبەرەوەی بەرمەجە دەکرێت لەلایەن خەڵکانێکەوە لە ناو ناخود ئاگات ئیشی لەسەر دەکەن وەری دەگری تەواو ئیترە تو دنیا لەبەر چاوی ڕەش دەبی ئەوەندە بە بێزاریەوە دەخینی ئەوەندە خوڵقت لە خوێندن نامینێ ئەوە لە بواری خوێندن جا بۆ هەر ئامانجێکی دیکە ئەوە دروستە وەختە کە تو دەتەوێت سەرکەوتوبی زۆر گرینگە گوێ بە قسەی ئینسانەکان نەدەی چونکە کەسێک ئەگەر هات بیری نەرێنی بیری ئەرێنی خستە ناومێشکتەوە سەر و سەرچاوم جێ بۆ ڕادەگرم ئەسڵم پێشم خۆشە تەرجیع دەبم هانم دەدا بەڵام کەسێک بزانم کە دێتن ئیش لەسەرەوە دەکا کە دەیەوێ ئەمن باڵێن لە کەسایەتی و بەهای من بینتە خوارێ بڵێتە من ئەتو ناتوانانی و ئەتو ئاوانی ئەوە وا لێ دەکات و ساردبیەوە لە بابەتەکە کە ساردبیەوە ناتوانانی بگەی بە ئامانجەکە بۆیە ناومێدی ڕوت تێ دەکا باشە جاخۆ لە قورئانیشدا هاتووە زۆر جار لە قورئاندا مەسەلەن تێبینیم کە لە چەند ئاەتێکی دەڵێ وەصبر على ما يقولون ها جەخل لە قسەی خەڵکی دەکاتەوە یعنی چی یعنی ئارام بگرن لەسەر قسەی خەڵکی قسەی خەڵکی نابی ئەوەندە کاریگەری تێبکە تەسیری تێبکە خی گەورە بۆ جەخل لەسەرەوەی دەکاتەوە کە دەڵێ ئارام بگرن لەبەرەوەی کە ئارامگرتن یەکێکە لەو بابەتانەی کە دەتگەێنیتن بەرەو ئامانجەکە نابی ئینسان ئەوەندە پەلە پروزەی بکاتن بکەوتە ناو واقعەک خۆشی نەزانی سەری لێ بشێوێ نەزانی بەرەو کوێ دەڕوا ئارامگرتن تەنانەت لە لای خی گەورە خۆشەویستی شت دەکا بە بەڵگەی ئەو ئاەتەی خی گەورە دەفەرمیچی والله يحب الصابرين خی گەورە ئارامگرانی خۆش دەوێت جا ئەوە یەشێکە لەو خاڵانەی کە لە بابەتی ئەوەی کە بیرکردنەوەی ئینسانەکە زۆر گرینگە لەسەوەی خەڵکێک ئەو ژینگەی دەوروبەرەی کە تێیدای ژینگەکت بۆ دروست کرایە ئیتر بە هەموو لایەکەوە دەیانەوێ ئەتوو شکست بخۆی بۆیە نابی زۆر گوێ لەو قسانە ڕابگرن لە شوێن دەربینیت بیرێکی نەرینی بڵاو دەکرێتەوە وازی لێبینە دەستبەرداری ئەو شوێنە بە هەل ئەو شوێنە دەست بەجێ بەجێ بێڵە چونکەەوە لە توانە و بەهای و کەم دەکاتەوە